یانەی زەورا بۆ دووەم وەرزی لەسەر یەکتوانی نازناوی خولی نایبی تازە پێگەشتوانی عێراق بەرز بکاتەوە هاوکات یانی شورتەش پلەی دووەمی دەستەبەر کرد. کاروانی یاریەکانی خولی نایبی تازە پێگەشتوانی عێراق کۆتایی هاتوو یانەی زەورە بووە پاڵەوانی خولەکە. لە میانی پێنجەمین یاریەکانی قۆناغی کۆتایی خولەکە لەسەر یاریگای نەورۆز یانەی زەورە کە هەفتەی ڕابردوو خولەکەی یەکلایی کرد بوویەوە ڕوبەڕووی یانەی شورتە بوویەوە کە ئامانجی بەدەستهێنانی پلەی دووەمی خولەکە بوو. گێمی یەکەمی یاریەکە ئاستی هەردوو یانەکە لە یەکەوە نزیک بوو بەڵام شورتە فشارەکانی لە دوایین خولەک زیاتر کرد. سەرکەوتوش بوون لە تۆمارکردنی گۆڵ کاتێک لە خولەکی 45 زایدەن دوو یاریەکەدا ڕەزا ڕەحیم بربەستی یەکسانبوونی شکاند و گۆڵی یەکەم و پێشکەوتنی لە گێمی یەکەم بۆ شورتە تۆمار کرد. هەرچی گێمی دووەمی یاریەکە بوو زەورە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە هاتنەوە یاریگاوە. لە بەرامبەردا شورتە بۆ پارێزگاریکردن لە ئەنجامەکە شورتە سەرکەوتوو بوو لە پارێزگاریکردن لە ئەنجامەکە و بەو تاکە گۆڵی گێمی یەکەم بوونە براوەی یاریەکە. بەو ئەنجامە زەورە بە کۆکردنەوەی 9 خاڵ بۆ پاڵەوانی خولەکە و شورتەش بە 7 خاڵەوە لە پلەی دووەم کۆتایی بە وەرزەکە هێنا. بسم الله الرحمن الرحيم. بالبداية يعني أنا أشكر القائمين. بەناوی خوای گەورە سپاسی هەمووە و کەساناکین کە بە خولەکەەوە ماندوو بوون کە سەرکەوتنێکی باشی لە هەموو ڕێکەوە بەدەستێناوە. یانەی نەورۆز بەو کارە هەستاون و کارێکی گرنگیان کردووە لە ڕاستیدا ڕووداوەکە بۆیانە بەشداربووەکان زۆر دڵخۆشکەرە. هیچ خاڵێکی نەرێنیمان لە میوانداریکردنی خولەکەدا نەبینی. سپاسی یەکێتی تۆپی پێی عێراقەکەین بۆ ئەو مەراسیمە جوانە لە ڕاستیدا ئەوە دووەم وەرزە دەبینە پاڵەوان ئەوەش دەگەڕێتەوە بۆ هەوڵ و ماندووبوونی ئیدارەی یانەکە و ستافی ڕاهێنەران لە داهاتوودا بە هاوکاری سەرۆکی یانەکە ئیشەڵا باشترەوێت. پاش وەرزێکی درێژ و سەخت بێگومان بە شایستەی بووینە پاڵەوان توانیمان نازناوی دووەم لەسەر یەک ببینەوە بە ڕاهێنەرایەتی عامر قاسم و دەستەی کارگێڕی و یاریزانە پاڵەوانەکان ئینشاءالله هەوڵەدەین دەستکەوتی زیاترمان هەبێ لە داهاتووە. پاش کۆتایی هاتنی یاریەکە لە مەراسیمێکی نایابدا خەڵات بەسەر براوەکان دابەشکرا و زەورە تاجی پاڵەوان بوونی خولەکەی بە ئامادەبوونی عەلی جەباری جێگری سەرۆکی یەکێتی تۆپی پێی عێراق بەرز کردەوە. بۆ یەکەم جار لە شاری سلێمانی تازە پێگەشتوانی یانەی زەورە توانیان ببنە پاڵەوانی خولی نایابی تازە پێگەشتوانی عێراق بۆ دووەم وەرزی لەسەر یەک. مەروان تالیب کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.